بەرەو ئاراستەی حەسەنبەگ دەڕۆین. لە لووتکەی ئەم چیایە بەفرێکی زۆری لێباریوە و گەشتیارێکی زۆریش سەردانی دەکەن لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. عەلی حوسێن هاوڵاتیەکی بەگلادشی و ئێستا ئەو لە هەولێر دەژیت. نزیکەی 145 کیلۆمەتر ڕێگەی بڕیوە تا گەیشتووە باچیای حەسەنبەگ. ئەمن بەنگلادیشی ئەمن هاتیم کوردستان ئەمن لێرە 12 ساڵە ئیش دەکەم. ئەو برادەرانە هاتوونە گوتی وەرە دەچین پیاسای حەسەنبەگ. گوتیم باش. جێکە لێرە زۆر خۆش بۆفەر و بەنگلادێش ئەو شتانە نییە. دیمەنە ناوازەکانی حەسەنبەگ سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە. گەشتیاران لە دامێنی چیاکە شەڕەبەفر دەکەن و وێنەی یادگاری دەگرن و کاتێکی خۆشیش بەسەر دەبەن. حکومەتی هەرێمی کوردستانیش هیچ گرنگی بەم شوێنە گەشتیاریە نەداوە. هەموو ساڵێش دێنێ ئێرە جەیەکی زۆر خۆشە لە بۆ گەشتیاری بەڕاستی بەفرەکی چاچی لێیە ئەمە چەند برادەرە چین ساڵانە دێنێ ئێرە لە بۆ شەڕە بەفری ناخواردنەکە لەوێندەرە چی زۆر خۆشی لێیە. ڕۆژی زمعی پشووە هاتین جەوەکی بگۆڕین هەوایەکی پاش لێ حەسەنبەگ زۆر خۆشە ساڵانە ئەگەر بۆمان بکرێت سەردانی دەکەین زۆر خۆشە. لە هەولێرە بێزارمەنە ناو خانی و سبلیت و گەرمی و سیارە و جەوی ئێرە خۆشترە جەوەکی سەحیترە لە بەیانی سەحەشەشەوە بەڕێکەوتوینانی بەیانیمان لە دیانێ خوا لە چیای حەسەنبەگ 2550 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. لە سەردەمی ڕژێمی بەعەس ڕێگەی هاتوچۆی سیارە تا لووتکەی چیاکە ڕۆیشتووە. بەهۆی بەرزایی حەسەنبەگ لە ڕابردوو شوێنی مانەوەی بەرپرسە باڵاکان بووە. سنووری ناوچەی باڵەکایەتی و برادۆست و ناودەشت لێک جیا دەکاتەوە و لە وەرزی زستاندا جاری وهەیە 3 مەتر بەفری لێ دەبارێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.